بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز لە پرۆگرامی کلیل لە کەناڵی دیمەنەوە بە خزمەتتان گەیشتینەوە. بەویستی خوای پەروەردگار بەیانی ڕۆژی هەینی جەژنی پڕبەرەکەتی قوربانە. لە کەناڵی دیمەنەوە لە پرۆگرامی کلیلەوە بە ناوی خۆم مستافی بەرنامەکەشەوە پیرۆزبایی جەژنی پڕبەرەکەتی قوربانتان لێ دەکەم. یا ڕەبی خوای پەروەردگارم جەژنە بگێڕێ بە مایەی خێر و بەرەکەت و ڕەحمەتی ئاسمان و زەوی بەسەر ئێمەی میلەتی کوردی موسڵمان لە کوردستانی ئازیز و هەموو ناوچەکە و هەروەها هەموو جیهانیشدا. خۆشەویستان، ڕۆژانی جەژن کلیلی بەختەوەری لە ڕۆژی جەژنا بریتە لە بەڕەحم بریتە لە میهرەبان بوون. دڵی مرۆڤ لەم دوانزە مانگەی ساڵدا بەرەو ڕقبوون دەڕوە. خوای پەروەردگار جەژنەکانی داناوە، مناسبەتە ئاینیەکانی داناوە بە شوێنی دڵنەرم بوون. ئەوە تا ئێمە دوو جەژنی ئاینی پڕبەرەکەتمان هەیە. جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزان کە ئینسان لە دوای بەڕۆژووبوونی مانگێکی تەواو دڵی نەرم دەبێ. لەو کاتەدا خوای پەروەردگاری ئەلحەکیم و کاربەجێ جەژنی داناوە. ئینسان لە ڕۆژی جەژندا دەیکاتە وێستگەیەک بۆ پاکردنەوەی دڵ و دەرونی. جەژنی پڕبەرەکەتی قوربانیش بە هەمان شێوە کاتی ئەنجامدانی حەجە. ئەم ڕۆژی ڕابردوو واتە ڕۆژی پێنجشەممە حاجیەکانمان بوون بە حاجی بە وەستانیان لە شاخی عەرەفات. لە عەرەفە کە ئینسان وەستا ئەلحەج و عەرەفە ئەبێ بە حاجی، حەجەکەی تەواو دەبێ. ئینسان کاتێک کە ئەو مەراسیمە ئاینە جوانانە دەبینێ لە تەوافی کەعبە، لە سەعی سەفا و مەڕوا، لە بینینی ئەو هەموو ملیۆن موسڵمانە دڵی نەرم دەبێ. هەست دەکا کە ئەو ڕقوقینەی کە لە دڵیایەتی پێویستە پاکی بکاتەوە. ئێمەش لێرە دە ڕۆژی پڕ خێر و بەرەکەتمان لەبەردەما بوو، دە ڕۆژی سەرەتای مانگی قوربان. زۆربەی خەڵک ئەلحەمدولیلا وەکو جەنابتان تیا بە ڕۆژوو بووە، زیکری خوای تێدا کراوە. بەیانی لە دوای ڕۆیشتنەوەمان لە مزگەوت و ئەنجامدانی نوێژی جەژن دەست دەکەین بە قوربانی سەربڕین. پێویستە ئەوەی لە ناخماندایە پێش سەربڕینی حیوانی قوربانیەکە سەری بڕین، ئەو حێقد و قینەی کەوا لە دڵی مرۆڤ کۆبووەتەوە. پێویستە بیکەین بە وێزگەیەک بۆ ئاشبوونەوە، بۆ دڵشادکردنی کەسانێک کە ئێمە بووینە هۆکاری دڵ بە خەمبوونیان. تەلەفۆنی بۆ بکە، سەردانی ماڵی بکە، لە مزگەوتە تەوقەی گەرمی لەگەڵ بکە، بە دڵ جەژنە پیرۆزەی لەگەڵا بکە، لەگەڵ ماڵ و منداڵی خۆماندا، لەگەڵ کەسانی هاوکار و هاوپیشەماندا، لەگەڵ کەسانی دراوسێماندا، پاشان کەسانێک کە ڕۆژگارێک بەریەککەوتنمان بووە و بەگشتی ئینسان گردنی هەموو موسڵمانان ئازادکە. ئەم ڕۆژی جەژنە کە بەیانی بە خزمەتی دەگەین ئینشاءالله تەعالا ڕۆژی بەڕەحمبوونە. هەر کەسێک لە ڕۆژی جەژنیشە هەر دڵی ڕق بێ ئەبێ لە ئیمانی خۆی بکەوێتە گومانەوە. جەژن ناچێتە ئەو ماڵەوە کە ڕەحم و میهرەبانی و سۆزی تێدا نەبێ. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ئاوا وەصفی دەکا وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە محەممەد خاتەمی ئەنبیا و مرسەلینە سەلات و سەلامی خوا لەسەر ئەو لەسەر هەموو برایانی بێ لە پێغەمبەران، سەرچاوەی ڕەحمەت و میهرەبانیە بۆ هەموو جیهانیان، نەک هەر بۆ مرۆڤ، ڕەحمەتە بۆ هەموو مرۆڤایەتی، نەک هەر بۆ موسڵمانان، هەموو مرۆڤایەتی بە بەرنامەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەختەوەر دەبێت. ڕەحمەتە بۆ عالەمی مەلایکەت، ڕەحمەتە بۆ عالەمی جن کە وتیان ئینا سەمیعنا قورئانا عەجەبا. گویان لە پێغەمبەری خواگر صلی الله عليه وسلم و سەریان سوڕما لەو کەلامە کە دوا کەلامی خوای پەروەردگارە بۆ سەر دواهەمینی هەموو مرۆڤایەتی کە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم ئیمانیان پێهێنا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەتە. تۆ کاتێک بە زەید بە بەچکەی چۆلەکەیەکا دێتەوە، هێلانەی پەڕەسێلکەیەک تێک نادەی، ئازاری سەگێک و پشیلەیەک نادەی، بەڵکو خۆت دەپارێزی لەوەی کە خوا نەخواستە بەر ئۆتۆمبیلەکەت بکەوێ. مسلمانی وەکو جەنابتانە بە ڕەحمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵی بووە ئەگەر پەرێزێکی هەبێ دەغڵودانی کردووە ناچێ بیسووتێنێ. ئەڵێ ئەگەر سوودێکیشی لێ بینم کە نیشێتی لە ڕووی زانستی کشت و کاڵیەوە
ئەوە لەوە دەچێت دەیان شارە مێرولەی تێدا بێ هێلانەی باڵندەیەکی تێدا بێ و بەچکەکانی هێشتا نەفڕی بن ماڵیان دەسووتێنم بەچکەکانی دەسووتێن و جارێک سوتاوی دەکەم خی پەروەردگار تۆڵەم لە دنیا و قیامەتا لێ دەکاتەوە چاولێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەی کرد بە دۆستی ژیان و ژینگە بۆیە ڕەحمەتی ئەو سەروەرە هەموو بوارەکانی ژیان و هەموو شتەکانی گرتەوە خۆشی فەرمووی إني لم أبعث لعانا وإنما بعثت رحمة وكل صحيح مسلم فرمودك هاتوا فرمويتي صلى الله عليه وسلم من خواهي پروردگار ني ناردوم بوي نفرد لخلق بكم من ناردومي پروردگار بو اوي رحمت بسر خلقا بلاو بكموا ديني ايما ديني نفرد كردن نية لخلق ديني ناردني رحمت و سوز و مهرباني خواهي پروردگار وصد دلو درونكان بە ئەندازەی ئەوەی کەوا تۆ ڕەحمەت و سۆز و میهرەبانی لە دڵدایە بەو ئەندازەیە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین واتە ئەو ئەندازەی کە تۆ بە سۆزی لەگەڵ موسڵماناندا بەو ئەندازەیەش لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیکی بەو ئەندازەی کەوا خوا نەخواسته ئینسان دڵی ڕەغبێ خوا بمان پارێزێ ڕەحم و بەزەیی لە دڵ و دەرونیدا نەبێ بەرامبەر بە موسڵمانان میهرەبان نەبێ بەو ئەندازەیە دوور دەکەوێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو وشانەی کەوا لەگەڵ ڕەحمەتدا یەک دەگرنەوە سێ وشن یەکەم ڕاحەت واتە ئارامی ڕەحمەت میهرەبانی ناودڵ و دەروون دەدبات بەرەو ئارامی دەروون کەواتە ئارامی لە گشت دەردە دەرونیەکان ئەو کەسانەی بەڕەحم و میهرەبانن بەبینینی لێ قەوماوێک منداڵێکی بێباوکی نازدار بە باوەشی دایکەوە برسیەک لە غەزە لە هەر شوێنێکی ئەم دنیادا بێ کە منداڵەکە و ئێسقانەکانی دەرکەوتون لە برساندا و قاپێکی بەدەستەوەی و چاوەڕی تۆزێ شۆربای خێرە و مندانەکە بۆیان ناردووە تۆ لە ماڵی خۆتەوە فرمێسک بە چاوتا دێتە خوارەوە بەبینینی ئاژەڵێکی بەستە زمان کە نەخۆشە تۆ ڕەحم و بەزەیت دەجوڵێ ئەو کاتێک ئینسان دڵی پڕ بوو لە ڕەحم و بەزەی و میهرەبانی وەڵڵاهی لە نەخۆشیە دەرونیەکان دەپارێزرێ هەموو ئەوانەی کەوا تووشی نەخۆشی دەرونی دەبن یەکێ لە هۆکارەکانی دڵ ڕەقبوونە پەنا بەخوای پەروەردگار کە ئینسان دڵی ڕەقبوو و دەرونی نەخۆش دەبێ دووەم وشە کە لە ڕەحمەتەوە نزیکە وشەی ڕەحمە ڕەحم واتە منداڵدانی ئافرەت بۆیە مرۆڤی بەڕەحم لانکەی کەسانی بێهیوا و بێزارە سێیەم حیمایەت واتە پاراستنی لە شەڕ مرۆڤی بەڕەحم و میهرەبان و دلۆڤان کەمترین نەیاری دەبێت چونکە ئەوەندەی چاکە لەگەڵ خەڵک کردووە خەڵک کە حەسوودیش بێ پێی حەسوودیەکەی کەم دەبێتەوە خەڵکێک کە ڕقی لێ بووە ئەم ئەوەندە بەڕەحم و میهرەبانە چاکەی لەگەڵا کردووە خەڵکە نەیارەکەش لێ دەبێ بە دۆست بۆیە لە جەژنی قوربانی پڕبەرەکەتدا با نارەکانمان بکەین بە دۆست بابەتی ئەم جارەمان ناونیشانەکەی دەتوانین بڵین ئەمەیە با نارەکانمان لە جەژنی قورباندا بکەین بە دۆست ئێمە لە خزمەت قورئاندا زۆر جا قورئان دەخوێنینەوە بەڵام خوێندنەوەی ئاەتێکی قورئان خوێنێکی بەڕێز بەدەنگی خۆش دەیخوێنێتەوە و ئێمەش دڵمان دەکوڵێ بۆی دەکرێت ئەمانەمان هەموو لەبەر بێ وەکو لەبەر بوون لە نوێژا بیخوێنین بەڵام ئایا دەگاتەوەی بیکەین بە کردار نەخێر قورئانەکە بۆ کردارە پەروەردگار دەفەرمێ وەلا تەستەوی الحەسەنەة ولا السەیئە ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم سورة فصلت آية 34 پەروەردگار دەفەرمێ هەرگیز وەکو یەک نین الحەسەنە ولا السەیئە زۆر جار ئەم ئاەتە وامانە دەکرێت چاکە و خراپە وەکو یەک نین بەڵام نا مادام وەلا لایەکەش دووبارە بۆ خوا نەیفەرموو وەلا تەستەوی الحەسەنەة والسەیئە خەڵکی نەبزانن هەرگیز یەکسان نین چاکە و خراپە نە دەفەرمێت چاکەکان یەکسان نین یعنی هەموو چاکەکان وەکو یەک نین چاکەی وهەیە لە پلەی یەکایە چاکەی وهەیە لە پلەی سەدایە چاکەی وهەیە ئەوەندە بەرزە لە پلەی هەزار و بەرەو ژوورایە چاکەکان وەکو یەک نین ولا السەیئە خراپەکانیش وەکو یەک نین خراپەی وهەیە کەمتر زیانی هەیە کەمترین زیانی هەیە زۆر زیانی هەیە ئاگرەکەی هەمووان دەگرێتەوە
بۆیە پەروەردگار دەفەرمێ تۆ لە چاکەدا هەوڵ بدە لوچکەی چاکەکان هەڵبژێری ئەگە تووشی خراپەش بووی چاو وردکەوە لانی کەم ئەگە هەر ناچار بووی کەمترین زیان هەڵبژێرە کەمترین خراپە هەرگیز چاکەکان و خراپەکان وەکو یەک نین ئیدفع بالەتی هی ئەحسن ئەو کاتێکەوە خراپەیەک یەخەی پێگرتی کەسێک بوو بە نایارت تۆش خراپەی بەرامبەر بکەیەوە ئەکرێ ئاگر بەنزینی پێداکەی بە دڵنیاییەوە نەخێر ئیدفع بالەتی هی ئەحسن بە جوانترین شێوە بە جوانترین شێواز تۆی مسلمان پاڵ بەو خراپەیەوە بنێ خراپەکە ئیدفع واکو ئەوەیە شتێک بەرەو ڕوود بێ بەرەو ڕوود بێ یەخەت پێدەگرێ بەڵایەکە ناڕەحەتیەکە کەسێکی زیانمەند و خراپەکارە پەروەردگار دەفەرمێت تۆ ڕوبەڕووی مەبەوە بە هەمان شێوازی خراپ و هەمان ئوسلوب بەڵکو تۆ ئەم بەڵایە لە خۆڵ دوور خەوە پاڵی پێوەنێ بەڵام بەچی بە چاک نە بە چاکتر بزانە چاکترین شتێک کە دڵی ئەو بەرامبەرە ڕازیکە و وازت لێبێنێ و شەڕت لێلادا و ببێتە دۆستت نارێک لە جیاتی ببێتە نارێکی گەورەتر ببێتە دۆستێکی ڕاستەقینەت بە ئەحسن بە باشترین شێواز لە خۆتی دوور بخەوە خەڵکانێک هەیە بە سڵاو لێکردنێک کابرا تۆی خۆش ناوێ هەز دەکەی بەرامبەرتەوە دەوەستێتەوە نەیارتە تۆ دەست پێشکەری بەوە بکە یەکەم جار کە تووشی بووی باڕوویەکی خۆشەوە سڵاوێکی پڕ بەدڵی لێ بکە وڵێ سەلام عەلەیکوم سڵاوی خوای پەروەردگار لێبێ برای بەڕێزم خوشکی بەڕێزم ئەتر تەماشاک کەسەکە دڵ وەڵڵای فڵان کەس لە من باشتر بوو من ڕووم لێ گەرش کرد بە تەما بووم بە تەنیشتیا تێپەڕم و هەر سەلامی لێ نەکەم کەچی ئەو گەورەتر بوو سەلامی لە من کرد هەیە بە سەلامکردنەکەش دڵی بڕوا نادا هێشتا ڕقی لێت دەبێتەوە هەدیەیەکی بۆ بکڕە هەدیەکان مرۆڤەکان خۆشەویست دەکەن ئەو چاوەڕێی ئەوەی دەکرد ڕقی خۆی بەسەر تۆ بڕێژێ ئێستا لە کتوپڕێکا دەبینێت تۆ بە هەدیەیەکی جوان بەسرت کردوێتەوە دڵەکەی پاک دەبێتەوە هیوا هەیە بەوە نەیارەکە دەبێتە یار و دۆست کاتێک کە لە شوێنەکان بەیەکەوە دەیەوێت سەرکەوێت تۆ قاپی سارەکەی بۆ بکەوە ئەو پەڕی احترام لێگرتنە قاپی سارەکەی لەکۆ فەرمو قوربان جەنابەت سەرکەوە قاپیەکەی بۆ پێوە بدەوە دەچێت کۆڕێکەوە سەیرێکی شوێنەکان هەمووی پڕن کەسێک کە هەز دەکەی نەیارتە لەناو ئەو هەموو خەڵکەیە سەیرەکە حەز دەکا خۆی بە شتێک دەزانێت لە ڕیزی پێشەوە دانیشە کورسیەکانیش هەمووی گیراون تۆ هەستە شوێنەکەی خۆتی بۆ چۆڵکە وڵە فەرمو جەنابەت لە شوێنی من دانیشە ئەزانی لەو کاتەدا دڵەکەی چۆن پاک دەبێتەوە واتە دڵی هەر کەسێک شێوازێکی تایبەتی خۆی هەیە بە ئەحسن بە باشترین شێوازێک کە دڵ و دەرونی ئەو مرۆڤە بەرامبەرت پاک دەکاتەوە تۆ هەوڵ بدە ئەو نارەکە بەدۆست ئەم ئاەتە پڕڕەحمەتە خوێندنەوەی ئاسانە وەکو عەرزم کردن لەبەرکردنی ئاسانە بەڵام بەخوا مەرد و جوامێری دەوێ بیکا بەکردار لە ژیانی ڕۆژانەیدا نووسەری ئیسلامی و بانخواس ئەحمەد شوقەیری لە کتێبی ئەلئەڕبەعوندا کە ئەم کتێبە ئەلحەمدوللا کراوە بە کوردی لەلایەن مامۆستا مەودود جەبارەوە بە ناونیشانی چل ئەلئەڕبەعون یەکسەر ناونیشانەکەی خۆی کراوەتە چل لە لاپەڕەی سەددا ئەحمەد شوقەیری دەفەرمێ باوکم کاتی خۆی لەسەر کار بوو لە شوێنێک کاری دەکرد لە شوێنی کارکردنەکەی لە فەرمانگەکەدا کابرایەکی لەگەڵا بوو لە ژوورەکەدا خۆی زۆر لە باوکم بە بەرزتر دەزانی تەکەببوری لێدەدا بەسەر باوکمدا خۆی بەوە گەورەتر دەزانی پلەی وەزیفی ئەو لە باوکم باڵاتر بوو هەروەها لە ڕووی عەشرەت و هێز و چەک و دەسەڵات و نەژاد و بنەماڵەشەوە خۆی لە باوکم بە باڵاتر دەزانی باوکمی بە فەقیر و بێکەس دەزانی باوکم ڕقی لەو پیاوە دەبەوە چونکە هەموو مرۆڤێک لە ئاستی خۆیدا شتە با لە تۆ هەژارتر بێ با پارەی وەکو تۆ نەبێ با وەکو تۆ بنەماڵەیەکی ناودار نەبێ و عەشرەتێکی گەورەی نەبێ هەموو مرۆڤێک خاوەن ڕێزە لای خواوە خاوەن ڕێزیشە لای خۆشی کاتێککە هەز دەکات تۆ بە چاوی سوک سەیری دەکەی و بە چاوی کەم سەیری دەکەی هیچ دەسەڵاتیشی نەبێت لە ناخەوە ڕقی دێت دەبێتەوە ناحەزێکت بۆ خۆت پەیدا کرد و ئەگە دەتەوێت ناحەزن نەبێ ڕێزی هەموو کەس بگرە هەموو کەس شایانی ڕێز لێگرتنە هەموو کەس لە بەرگی خۆیدا شتێکە ئەو پیاوە دەڵێت کە باوکم ئاوا ڕقی لێی دەبەوە بەهۆی خۆ بە گەورە زانینەکەیەوە
دوای چەند ساڵێک نەخۆش کەوت کە نەخۆش کەوت نەهات بۆ فەرمانگە و بە دایرەکە لە ماڵەوە کەوت. باوکم وەکو موسڵمانێک وەکو واجبی موسڵمان لەسەر موسڵمان کەسێک کە لێن نزیک بوو هاوکار و هاوپیشەت بوو نەخۆش کەوت سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم عیادەة المەریض سەردانیکردنی نەخۆش و هەواڵپرسینی بە شێوازێکی شەرعی کە ببی بە مایە ڕەحمەت و دڵخۆشکردنی بە مەرجێک زەحمەتی خۆی ماڵ و منداڵی نەدەی لە کاتی ئەو سەردانی نەخۆشیکردنەدا. باوکم بە ناچاری پێی لە جەرگی خۆی ناو چوو سەردانی کرد بۆ ماڵەوە. کابرا لەسەر قەڵەوێرە بوو کاتێک کە ڕاکشا بوو ئەوەی چەند ساڵێکە وەکوی پێویست خۆشی نایە بەڵکو ڕقیشی لێ دەبێتەوە. ئەڵێ دەست بەجێ کابرای نەخۆش کە پێشتر کیبر و خۆبەزلزانینێکی هەبوو بەهۆی پلەکەیەوە هەروەها بەهۆی بنەماڵە و نەژاد و نەسەبەکەیەوە لەو دەقەیەوە باوکمی زۆر زۆر خۆش دەویست. جا قورئان سەیری وردی قورئان کەن دەفەرمێ فەئیذا الذی بەینەکە وبەینەهو ئیذا بۆ پەیدا بوونی ڕووداوێکی کتوپڕە. خوا دەفەرمێ ئەگە خوا ڕەحمت پێ بکا و ئەو ڕەحم و بەزەیە بچێتە دڵتەوە کاتێک کەسێک نەیارتەوە دۆستت نییە و خراپەت دەیەوێ بەرامبەر بکات تۆ هەوڵ بدەی بە جوانترین شێوە بیکەی بە دۆست بە هەڵوێستێکی جوان وەکەوەی کە باوکی ئەحمەد شوخەیری یەکسەر چوو نعلەکانی بۆ دانا. ئەڵێ لەو کاتەدا ئەو پیاوە فەوری بوو بە خۆشەویستی باوکم. ئەم جارەکانە زیاتر ڕێزی باوکمی دەگرت لێی نزیک بۆەوە فەئیذا الذی دەست بەجێ دڵنیا بە هەڵوێستی ئەو نارە دەگۆڕێ و دەبێتە دۆستت. دەفەرمێ وەلی حەمیم دەبێتە دۆستی گیانی بە گیانی. کوردەواری چەندڕەڵە دۆستی گیانی وەلی حەمیم ئەو کەسەی کەوا دوێنێ ڕقی لێ دەبووە هەر لە دوای ئەم ڕووداوە کە هەدیەکەت بۆ برد کە سڵاوێکی گەرمن لێ کرد کە قاپی سارەکەت بۆ کردەوە کە جێگات بۆ سۆڵ کرد لە مەجلیسەکەیە کە لای خەڵک بە چاکە باست کرد فڵانکە زۆر ڕقی لە تۆیە چونکە لە ناخی خۆیدا ڕقی لە تۆیە چاوەڕێی ئەوەیە کە ببیستێتەوە تۆ زەمی بکەیت کەچی کتوپڕ دەبیستێتەوە ئەڵەن وەڵڵا فڵانکەس لەو مەجلیسەیە زۆر باسی پیاوەتی و مەردایەتی و سەخاوەت و چاکەی تۆی کرد. وەڵڵای دەست بەجێ فەئیذا خوا دەفەرمێت دەست بەجێ ئەو نارەی چەند ساتێک لەوە پێش ئەبێتە وەلی حەمیم ئەبێتە دۆستێکی گیانی بە گیانی. ئەحمەد شوقەیری لە بەس لەسەر ئەو چاکەی کە باوکم نعلەکانی بۆ هەڵگرت و بردی لەبەر پیاداینا لەبەر حرمەتەوەی کە نەخۆشەوە بێتوانایە بوو بە دۆستی گیانی بە گیانی باوکم. ئەڵە 6 ساڵی ڕێک وەکو برا ژیان بەیەکەوە 6 ساڵ دوای ئەو ڕووداوە 6 دانە ساڵ ناحەزی و دوژمنایەتی گۆڕا بە برایەتێکی گیانی بە گیانی. بۆیە بەیانی کە ڕۆژی جەژنە بەڕێزان با بیکەین بە فرسەتێک ئەو کەسەی کە لە دڵی خۆتاوە ئەزانی ڕقی لێتە بە کردارەکانی وا دەبینی کە نەیارتە تکایە بە ئەم ئاەتە قورئانی جێبەجێکەین و بیکەین بە دۆست. لە قورئانی پڕ ڕەحمەت و میهرەبانیدا بەردەوام هانمان دەدا کە بەنزین نەکەین بە ئاگردا. قورئان پێمان دەڵێ ئاگر بە ئاگر ناکوژێتەوە. قورئانی پڕبەرەکەت ئەم ئیسلامە پڕبەرەکەتە ئەم ئیسلامە ئاشتی خوازە هانمان دەدا کە بۆنە ئاینیەکان جەژنەکان بکەین بە فرسەتێکی زێڕین بۆ ئاژبوونەوەی دڵەکان. نارەکانمان بکەین بە دۆست. پەروەردگار فەرمووی ئەگەر بێت و بەرامبەر بە خراپەی نارەکەت تۆ بە جوانترین شێوە و هەڵوێست کە دڵی ئەوی پێڕازی ببێ توانیت چاکەی بەرامبەر بکەی ئەبێتە دەست بەجێ کتوپڕ فەئیذا الذی بەینەکە وبەینەهو عەداوەة ئەو کەسەی کەوا ناڕەحەتی هەیە دوژمنایەتی بەرامبەرت هەیە نیگەرانە لێت نەیارتە. جاء عداوة نكرة في سياق الإثبات تفيد الإطلاق مهما كان حجم العداوة فادحا هناك فرصة لعلاقة ود حميمة. كاتك عداوة بنكري هاتوا لسياق إثبات رستكدا مەبەستی هەموو جۆرە دوژمنایەتیەکە هەموو جۆرە نەیاریەکە هەموو جۆرە ڕق و قینێکە چەندە قەبارەی ئەو نەیاریە ئەو ڕق لێبوونەی بەرامبەر بۆ تۆ گەورە بێ هێشتا فرسەتێک هەیە هێشتا هەلێک هەیە بۆ ئەوەی ئەو نەیارەی چەند ساتێک پێشتر بە هەڵوێستێکی جوانی تۆ ببێتە دۆستێکی گیانی بە گیانی. مامۆستا محەممەد سەید ماڵی لە تەفسیرەکەیدا هیدایەت القورئان لە مجەلەدی 8دا لە لاپەڕی 354دا
یەک دیاڕی زۆر جوان دەفەرمێ الكلمة الطيبة والمعاملة الحسنة تقلب العدو صديقا. دەفەرمێ وشەی جوان کەلیمەی بۆن خۆش بڕواتان هەبێ زۆر جاوتومە قسەی وا هەیە بۆنی عەتری لێدێ بۆنی گوڵی بۆن خۆشی لێدێ. کاتێک کەسێک قسەی زبرە بەرامبەرت ڕووی گرژە دڵی پڕە لەقین و ڕق بەرامبەر بە تۆ بەڵام تۆ زمانت بەرامبەری نەرمە وشەکانت بۆنی عەتر و گوڵاوی بۆن خۆشیان لێدێ بە شێوازێکی ئەدەبی جوان بە نەرمونیانی بە تۆنێکی دەنگی خۆش دەری دەبڕی بەرامبەری ئەوەی چاوەڕێ دەکرد تۆش بە زمانی زبر بە قسەی زبر وەڵامی بدەیتەوە ئەو ڕووی گرژە بەرامبەرت چاوەڕێی ئەوەی لە نەدەکردی تۆ ئەو دەنگە خۆشت ئەو تۆنە نەرمەت ئەو وشە پڕ گوڵاو و عەترت بەرامبەری لە دەمت بێتە دەرەوە یەکسەر هەڵوێستی دەگۆڕێ. الكلمة الطيبة وشەی بۆن خۆش وشەی جوان وشەی ناسک وشەیەک پڕ لە حرمەت و ڕێز و ئەدەب کاتێککە ئەو نارە ئەو وشە جوانە لێ دەبیستێ تقلب العدو صديقا یەکسەر ئەو وشە جوانە دوژمنت بۆ دەگۆڕێ بە دۆست. دووەمیان والمعاملة الحسنة هەڵوێستی جوان عەرزم کردن جار هەیە ئەو هەڵوێستە جوانە کڕینی هەدیەیەکە کە ئەو چاوەڕێی گولەی لە تۆ دەکرد تۆ چەپکێ گوڵی لە جیاتی گول لە ئاراستە دەکەی ئەڵێ من گولەم پێ نییە من گوڵم پێیە من دیاری جوانم پێیە پێنووسێکی پێشکەشکە کتێبێکی جوانی پێشکەشکە در هەر دیارەک کە لە ئاستی ئەوا بێ و لەگەڵ ئەوا بگونجێ وەڵای یەکسەر دەبێتە دۆستت. المعاملة الحسنة پێش خۆتی کە لە ڕێگادا قەیچەکە فەرموو قوربان جەنابەت پێشکەوە فەرموو تۆ پێش ئۆتۆمبیلەکە سەرکەوە فەرموو تۆ لە شوێنەکە دانیشە جەنابەت دوات فەرموو هەموو خەڵک چاوەڕێ دەکەن تۆ لە فرسەتێکە زەممی بکەی عیبێکی بدۆزیەوە کەچی تۆ چی مەدحی دەکەی. تقلب العدو صديقا دڵنیابە ئەم هەڵوێستە جوانەی تۆ ئەو وشە جوانانەی تۆ ئەو نارە بۆت دەکا بە دۆست نارەکانت دەکەن بە دۆست. بەڵام ئەمە بە چێ دەکرێ وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. خوای پەروەردگار دەفەرمێ چاکە بە چاکە وەڵامدانەوە خوای گەورە ئەم فەزڵە دەدا بە زۆر کەس ئیلا سێ کەس نەبێت کە چاکەشیان بەرامبەر بکەی پەنا بەخوا هەر خراپەت بەرامبەر دەکەنەوە. ئەینا چاکە کەسێک چاکەی بەرامبەر کرا ئەبێ هەر چاکە بکاتەوە هەر سروشتی مرۆڤ خۆی وایە. خوای پەروەردگار ئەمە خلاقی بەخشیەوە بە زۆر بەمان چاکە بە چاکە وەڵامدانەوە ئەخلاقی زۆربەی مرۆڤایەتیە ئیلا سێ کەس نەبێ لەئیم پەرژیم بە لە ڕووی جەنابتاندا بە گوڵ لەئیم ئەو کەسەیە ناکەس بەچەیە کەسێکە کە ڕێزی لێ دەگری و ئەزانە لێ ئەترسی پەنا بەخوا کە تۆ حرمەتی لێ دەگری و ئەزانەیە خۆی زیاتر بەشت دەزانێ. متەنەبی کاتی خۆی شعرێکی هەیە دەڵێ إذا أنت أكرمت الكريم ملكته وإن أنت أكرمت اللئيم تمردا. ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان ئەگەر ڕێزت لێگرت بەسەریا زاڵ دەبی ئەی کڕی ئەیکەی بە عەبدی خۆت. ئینسانی بەڕێز کاتێک کە دەزانێت تۆ ڕێزی لێ دەگری چونکە خۆی بەڕێزە ئەوەندەی تر بەڕێز دەبێ بەرامبەرت. بەڵام ئینسانی لەئیم ئینسانی ناکەس بەچە ئینسانی بێ ئەسڵ و فەسڵ ئینسانی ناخپیس ئینسانی بچووک هیوا هەیە گرەی دەرونی هەیە بەم خۆ بە زلزانی نەدەیەوێت دەریخە. ئینسانی لەئیم و ئینسانی هیچ و بچووک کاتێک کە ڕێزی لێ دەگری تەمەڕەدا ئیتر لە خۆی بایی دەبێ ئەمجا هەر هیچ حیسابت بۆ ناکە. تۆ چاکەی لەگەڵ دەکەی ئەوە ئەزانێکەوە ئەمە واجبی خۆتە بە قەرزارباریشت دەکاتەوە نەک بڵێ سوپاس ئەڵێ دەبووە زیاتر چاکەت بکەدا ئەوە هەر کەم بوو هەر سوپاسی بەدەمان نایە. ئینسانی لەئیم ناتوانێت چاکە بە چاکە وەڵام داتەوە. دووەمیان ئینسانی حەسوود ئینسانێکە حەسوودە چاکەت بەرامبەری هەبوو ئەو لە جیاتی ئەوەی دوعای خێرت بۆ بکە لە جیاتی هەوڵ بدا لە ڕۆژگاری ژیانە قەرەبووی چاکەت بۆ بکاتەوە ئەو لەو کاتە بیر دەکاتەوە باشە تۆ ئەو پارەیە لەکوێ بوو باشە ئەم هەموو یارمەتیەتدا ئەبێ پارەکە لەکوێ وەرگرتە بێ ئەبێ سەرچاوەی داهاتت چەند بێ ملیۆنە دینارت داوە بەو نەخۆشە
بەو قەرزارە ڕزگارت کردووە ئەو لەو کاتەدا لە جیاتی دوعای خێر مێشکی بەوە مەژغوڵە ئەبێت چەند سەد ملیۆن دیناری ترت هەبێ ئەبێ ئەگەر ئەمەنەت بەخشی بێ ئەسڵی پارەکانی خۆت چەند بێ ئەبێت چەند موڵکت هەبێ بۆیە حەسوود ئینسانی ناخپیس بە حەسوودی بیل لەوە ناکاتەوە چاکە بە چاکە وەڵامداتەوە بیل لەوە دەکاتەوە تۆ ئەگەر ئەم چاکەیەت کردووە ئەم پیاوەتێت لەدەساتووە ئەم خێرت کردووە ئەبێ خۆت چەندت هەبێ ئەو خەم لەوە دەخوا کە تۆ حەیفە ئەوەندەت هەبێ سێمیان ئینسانی ئەحمەق ئینسانی جێل و دەبەنگ دوو لە ڕووی جەنابتان کە چاکە و خراپەی خۆی بەڕاستی لێک ناکاتەوە ژەهر و شەکر لێک ناکاتەوە هەر دووشتی سپی بینی و ئەزانێ هەمووی شەکری پێش ژەهرە ژەهری پێش شەکرە هەنجویم خێ دەمیەوە پەنجەت دەگەزێ کوردەواری دەڵێ ئینسانی ئەحمەق و دەبەنگیش کاتێک کەسێک چاکەی لەگەڵ دەکا نە ڕوویەکی خۆش نە دەستت خۆش بێ نە سوپاست دەکەم نە دوعایەکی خێر نە پاداشتی چاکە بە چاکەدانەوە ناکە بەڵکو وا لە کابرا دەکا کە جارێشکە چاکە لەگەڵ خەڵکی تریشانەکە هەر دەڵێت دەستی دەسووتێ دەستی خۆی داغ دەکات چاکە لەگەڵ کەسانەکەم ئەوە ئەحمەقە گەر وایە نەکردایە تۆ جارێککەش یارمەتیت دەدا و بەهۆی ئەوە کە جوان ڕەفتاری کرد یارمەتی کەسانێککەی نەبوو نەداریشت دەدا یارمەتی گرفتارانیشت دەدا بۆیە ئینسانی ئەحمەقیش چاکە بە چاکە وەڵام ناداتەوە بەداخەوە ئەم سێ کەسەی لێ دەرچێ کەسێک چاکەی لەگەڵا کردی بەرامبەرەکەی چاکەی لەگەڵدا دەکاتەوە خوا بە زۆر کەسی بەخشیوە بەڵام قورئان دەفەرمێ کەسێک خراپەی بەرامبەر کردی تۆ بەسەر دەرونی خۆت ئازاڵبی و بتوانی چاکێ بەرامبەر بکەیەوە ئەم مەدالیە گەورە زێڕینە بەس یەکراوە بە یەخەی دوو کەسە لەلایەن خواوە خوا خۆی پێبەخشیوە یەکەمیان وما يلقاها إلا الذين صبروا ئەو کەسانەی کە خۆراگرن ئەو کەسانەی کە خۆراگرن کە خۆیان پێ کۆنتڕۆڵ دەکرێت کە بەسەر نەفس و دەرونی خۆیان دازاڵ دەبن بەیانی ڕۆژی هەینی جەژنی قوربانە ئیتر تۆ کەسێکێ ساڵێکە مەرحەبایی نەکردووی بەخوا غەدری لێ کردووی زەممی کردووی لەوە چێ بوختانی بۆ کردبی مافی خواردبی خەریکە ناحەزیەکەی نێوانی تۆ ئەو گەورە دەبێ بەسەر دەرونی خۆ تازاڵ دەبی ئەڵێ ئەم بەیانێ من یەکەم جار بە تەلەفۆنیش بێ ئەگەر نەشمە ماڵی جەژنە پیرۆزەیەکی لێ دەکەم نامەیەکی دانیکەم بۆ دەنێرم خواگەر بۆم گونجاو کاتەکە گونجاو بوو کاتی ئەویش گونجاو بوو سەردانێکی ماڵیشەوە دەکەم هەر لە دەرگا چکلیاتی جێژنەکە هەڵناگرم دەچمە ژوورەوە چەند ساتێکیش لە لای دادەنیشم ڕووی خۆشیشی نیشان دەدەم لاپەڕەی کۆنیش باز ناکەم ئەمە تۆ بەسەر دەرونی خۆت هەڵزاڵ بووی ئەمە بە هەموو کەس ناکرێت ئەوە خوا تۆی خۆش ویستووە کە لە سەبەڕووی لەو کەسانی کە ئارامگرن کە بەسەر دەرونی خۆیان دازاڵ دەبن وەیە زانایان فەرموویانە ئینەمە الدونیا سەبر و ساعە خەڵکی نەبزانن دنیا ئەو کەسە دەیباتەوە کە بۆ سەعاتێک سەبر و ئارامی هەیە یعنی تەنها ئەم سەعاتە بەسەر دەرونی خۆت ئازاڵ بوویتایە ئەو بەیانی جێژنە بزانە ئەو نەفس و شەیطانەی ناو ناخت هێشتا لەگەڵ تایەوهانت دەدا وەکو چۆن کاتێک کە ئیبراهیم دەویست فەرمانی پەروەردگار جێبەجێکا و جگەر گۆشەی خۆی سەر بە ڕێ شەیطان دەیگوت نەکەی خەونەکەت درۆیە بە قسەی خوا مەکە جەرگی خۆت مەسووتێنە دەچوە لای هاجرە خاتوونی دایکی ئیسماعیل بە هەمان شێوە دەچوە لای ئیسماعیل دەیگوت بە قسەی باوکت مەکە تەسلیمی فەرمانی خوا مەبە ڕۆح شیرینە لە پێناوی چەدا گیانی خۆت بەخش دەکەی بەردەوام شەیطان لەگەڵ یەک بەیەکی ئێمە شەئاوا هەیە تەلەفۆنەکەت بەدەستەوەی تەلەفۆن بکەی بۆ کەسێک کەوا خۆشی ناوی کە خۆشت ناوێ ئەتەوێت لاپەڕەیەکی سپی لە جەژنی قوربان لا هەڵدەیەوە شەیطان دڵێ نەکەی صبر و ساعە ئینەمە الدنیا صبر و ساعە دنیا ئەو کەسە دەیباتەوە کە بۆ ساتێک ئارامی هەیە ناوەڵە ئارام دەگرم شەیطان بە نەفرەت بی تەلەفۆنەکەت هەر بکە لە ڕێگادای دڵێ مەچۆ بۆ ماڵی وەرە تۆ حەقت چییە دوو جار نایەتە ماڵت جارێک سەردانی مەکە بڵێ من ئەگەر هیچ کێشەم لەگەڵ یان نەبوو ئێستا جەژنی قوربان هیوا هەیە لەوانەیە دوو ماڵ نەچێ الحەمدولillah دڵ و دەرونی کەسی ئازار نەداوە کەس بە ناحەزی خۆی نازانێ لە مەسافەی ئەو جەژنی قوربانە بۆ ئەو جەژنی قوربانە هەز ناکات ناریەکی لەگەڵ خەڵکانێکە هەبێ خواگە بچێ باشتر سەردانەکە سیلەی ڕەحم نوێ دەکاتەوە هاوڕێیەتی زیندوو دەکاتەوە بەڵام ئەگە بۆشی نەگونجا لاپەڕەکان هەر سپین ئازا ئەو کەسەیە بۆ ساتانێک بەسەر خۆیان زاڵە لەگەڵ کەسێکە کە لاپەڕەکەی نێوانیان ڕەش بووەتەوە بە ئاوی لێبوردەیی بە ئاوی سڵاوێکی گەرم بە ئاوی جەژنە پیرۆزەیەکی پڕ بەدڵ لاپەڕەکە خاوێن دەکاتەوە
وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. دووەم کەس کە ئاوا بەرامبەر بە خراپەی نەیارەکەت دوژمنەکەت خوا ڕەحمت پێ بکا بتوانی بە چاکە پاڵی پێوە بنێ و لە خۆتی دوورخەیتەوە بیکەی بە دۆستێکی گیانی بە گیانی دوژمنەکەی دوێنێت، ئەو کەسەیەکەوە بەشی گەورەی بەش دراوە لەلایەن خواوە لە ئیمان، لە تەقوا، لە تەسکیەی نەفس و خۆپاکردنەوە. دەروونێکی خاوێنی هەیە، ئیمانێکی بەرزی هەیە، قیامەت دەبینێ، ئینسانێکی حەکیم و ژیرە. ئەڵێ من لەگەڵ فڵان کەسە لە قسەیەکەوە لە قسەیەکی بچووکەوە ئەبێتە دەمەقاڵەیەک، دەمەقاڵەکە گەورە دەبێ، بەکارهێنانی چەکی تێدا پەیدا دەبێ، خوێن ڕشتن دروست دەبێ، دوژمنایەتی دروست دەبێ، دەستماچکردنی خەڵک دروست دەبێ، دانانی ماڵی سەرەت و سامانی خۆل لە سوڵحا دروست دەبێ، ماڵ و منداڵ سەرگەردان دەبن لە خوێندن و لە ژیان دادەبڕێن. بە ئارامی ناتوانم لە ماڵەوە بخەوم. ئەمانە هەموو دەگرێت. جا بووە من بە سڵاوێک ئەم شەڕە لە خۆم لانەدەم، بۆ بە چاکەکردنێک، بۆ بە سەردانێک، کاتێکە نیگەرانێکی ناو دڵ هەیە، با خێرا فریاکەوم بە سڵاوێکی گەرم و بە تەوقەیەکی گەرم پاکی کەمەوە کە فڵانکە زڕەقی لێمە و لەو بڕوادام خراپەم بەرامبەر بکە، با من دەست پێشکەری بکەم خێرات چاکەی بەرامبەر بکەم. خۆ پاداشتم لای خوا هەیە، خۆخوا دەزانە کە من لە ترسنۆکیم نییە. خۆ هەموو عەبدەکانی خوای گەورە دەستخۆشی لە کارەکەم دەکەن کە دەزانم من لە بێتواناییم نییە، بەڵام لە چاکەکاریمە. إلا ذو حظ عظيم. أو إيمانك زور بهيزة أو كسا خوا إيماني بهيز كردوا أو قيامتي آودانا أو خاون دارا عقليكي قوريا أو خوي مروفيشي قوريا أو خوي وندق قوريا تشيشا قوريا كان ببتشوك دبيني إنساني بتشوك تشيشي بتشوشيش بقوريا دبيني أما بي كان بها صبر يزان هر کەسێک بینی کێشە بچووکەکانی بە گەورە زانین لەسەر مێشێک کردی بە گامێشێک ئیتر ئەو کەسە خۆی بچووکە. مرۆڤە گەورەکان هەوڵ دەدەن بەردەوام کێشە گەورەکان بچووک بکەنەوە. خۆیان ئەوەندە گەورەن شتە زۆر گەورەکان، کێشە گەورەکان، نارە گەورەکان بە وشەیەکی جوان بە کەلیمەی تەیب بە معاملەی حەسەنە وەکو باسمان کرد بچوشی دەکەنەوە. بۆیە باجەژنی پڕبەرەکەتی قوربان بە ئەندازەی ئەوەی کەوا مرۆڤ هەوڵ دەدا سنەتی گەورەی قوربانی جێبەجێ بکە، با بەو ئەندازەیە هەوڵ بدەین کەوا نارەکانمان بکەین بە دۆست. هەر ئەم شەو ناوی خوای لێبێنە بەیانی لەگەڵ ئەهلی مزگەوتەکەتدا بە ئیزنی خوای گەورە بەشداری نوێژی جەژن و بەشداری خوتبەی جەژن و گردن ئازایی لە موسڵمانانی گەڕەک و مزگەوتەکەت بکە و پاشان چەند ناوێک ئەم شەو دیاریکە کە هەست دەکەی وەکو پێویست بینی لەگەڵ تا خۆش نییە تۆ دەست پێشکەری بکە بە تەلەفۆنێک بە نامەیەکی جەژنە پیرۆزە بە سەردانی ماڵەوە. ئەگەر دەزانی گرفتەکە گەورەترە دیارێکیش لەگەڵ خۆتا بەرە بە ئەو سنەتە جێبەجێ بکەین. ئێمە لە جیاتی گولە بەیەکەوە نین با گوڵ پێشکەش بەیەک بکەین. هەر ئەوەش لە ئێوەی موسڵمانی بەڕێز چاوەڕێ دەکرێت. خوای پەروەردگار جەژن لە منیش و لە ئێوەش و لە هەموو موسڵمانان و لە تێگڕای بینەرانی بەڕێزی ئەم کەناڵە و پرۆگرامی کلیل پیرۆزکا بە تایبەت تا پرۆگرامێکی تر بەخوای پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.